سڵاو هاوڕێیان، ئەمڕۆوانەی پێنجەمی خولی بەرنامەی پریماڤێرایە. لەم وانەیە کۆمەڵێک شتم بۆ ئامادەکردوون کە لە مەنیجمێنتە گرنگن واتاکەی بزانرێ و هەروەها لەبەرەوەی بەرنامەی پریماڤێرا بەرنامەیەکی مەنیجمێنتە ئەم دەستەواژانەی تیا بەکارهێنرێت. ئێمەش ئەم دەستەواژانە باس دەکەین بۆ ئەوەی کە بتوانیت خۆ پێشخەیت لە بەرنامەکە. ئەگەر بزانی ئەم دەستەواژانە واتای چییە، زۆر شت دەتوانیت بە بەرنامەکە بکەیت. ئەمە پێشتر باس کراوە، هەموومان نەزانین چییە، بەڵام هەر حەزم کرد هەبێت وەکو دۆکومنتێک لەلاتان هەبێت. ئەمە ڕیلیشنی نێوان دوو ئەکتیڤیتی، ئەم چەند ئۆپشنەمانەیە کاتێک کە ڕیلیشن هەڵەبژێرین. ئۆپشنی فینیشت و ستارت واتای چییە؟ کاتێک کە ئێمە ئەم ڕیلیشنەی ئەین بە ئەکتیڤیتیەکان، واتە ئەکتیڤیتی داهاتوو دەست پێ ناکات تا ئەکتیڤیتی یەکەم تەواو نەبێت. ئەکتیڤیتی یەکەم ئەوەیە کە ڕیلیشنەکەی ئەینێ، ئەکتیڤیتی داهاتوو ئەوەیە کە دیاری ئەکەین لە خوارەوە لە دیتەیلەکە. فینیشت و فینیش واتە ئەکتیڤیتی داهاتوو تەواو نابێت تا ئەکتیڤیتی یەکەم تەواو نەبێت. ستارت و ستارت واتە ئەکتیڤیتی داهاتوو دەست پێ ناکات تا ئەکتیڤیتی یەکەم دەست پێ نەکات. ئەکتیڤیتی یەکەم مەبەستمە ئەکتیڤیتی سەرەتایە، واتە ئەکتیڤیتی کە ڕیلیشنەکەی ئەینێ سەرەتا. ڕیلیشنی ستارت و فینیش ئەمە زۆر کەمیەتە بەردەستمان لە پرۆژەکان، بەڵام هەر هەیە لە ئۆپشنەکان. ئەکتیڤیتی داهاتوو تەواو نابێت تا ئەکتیڤیتی یەکەم دەست پێ نەکات. ئەمانش پێناسی کۆمەڵە دەستەواژن لە مەنیجمێنت و لە بەرنامەکەش. هەروەها حەزم کرد لەلاتان هەبێ، پێناسەکان کورتن، ئەمانەی کە دیاریم کردووە شتی گرنگن، بەڵام ئەگەر خۆتان بخوێنەوە شتێکی زۆر باشەیان کە کاتێک یەکێک لەمانە هاتە بەردەستان ئەتوانن سەیری ئەمە بکەن، سەیری ئەم پیدیەفە بکەن بۆی بزانن واتاکەی چییە. ئەمانە هەمووی لە بەرنامەکە هەیە. ئەوەی من زۆر لام گرنگ بوو کۆمەڵە دەستەواژەیەکە بەگشتی لە مەنیجمێنتە گرنگە. بۆ نمونە مایلستۆن، دەستەواژەی مایلستۆن واتای چیە لە مەنیجمێنت؟ پێناسەی مایلستۆن چییە؟ واتە کاتێ ئێمە پرۆژەیەکمان هەیە، ئەم پرۆژەیە لە سەرەتا تا کۆتایی پرۆژەیەکی تەواوە، بەڵام پرۆژەکە بێگومان چەند بەشێکی تایە، ئەتوانین بکەین بەش بەش کە بەشێک تەواوە بێ، اینجا پلان داین بۆ دەستپێکردنی بەشێکی تر. ئەوەی کە بەشەکانی پێجیاکەینەوە، کە ئەتوانین بەشەکانی پێجیاکەینەوە، پێڵێن مایلستۆن. مایلستۆن واتە کارێکی گەورەی گرنگ لە پرۆژەکە تەواو بێت، ئەتوانین مایلستۆنێکی بۆ دانین و دەست بکەین بە بەشێکی تری پرۆژەکە. ئەمە مایلستۆن لە مەنیجمێنت و هەروەها لە بەرنامەی پریماڤێراش مایلستۆن هەیە و ئەتوانین بەکاری بێنین بۆ پرۆژەکانمان. یەکێکی تر لەو شتە گرنگانەی کە ئەمانەیە باسیکین کریتیکال پاث. کریتیکال پاث واتای چییە؟ کریتیکال پاث واتە longest path in the project، واتە درێژترین ڕێڕەو لە پرۆژەکە. ئێستا باسی کریتیکال پاثەکەین بە شێوەیەکی ڕوونتر، بەڵام لە کریتیکال پاث ئەم دوو دەستەواژەیەش هەیە، دەستەواژەی تۆتال فلۆت و دەستەواژەی فری فلۆت. لە پرۆژە ببورن نەک لە کریتیکال پاث ئەم دوو دەستەواژە هەیە، تۆتال فلۆت و فری فلۆت. تۆتال فلۆت واتای چییە؟ تۆتال فلۆت واتای ئەوەیە کە ئەکتیڤیتیەک چەندێک کاتی هەیە بۆ ئەوەی دوا بکەوێت یان پێش بکەوێت بەبێ ئەوەی کار لە هەموو کاتی گشتی پرۆژەکە بکات. واتە کە ئاڵێن ئەکتیڤیتیەک تۆتال فلۆتی یەک ڕۆژە، واتە ئەو ئەکتیڤیتی ئەگەر یەک ڕۆژ دوا بکەوێت کار لە کاتی گشتی پرۆژەکە ناکات. و فری فلۆت، کاتی ئەڵێن فری فلۆت مەبەستمان چییە؟ کاتی ئەکتیڤیتیەک فری فلۆتی
بۆ نمونە چەند ڕۆژ بێت 3 ڕۆژ بێت واتە ئەو ئەکتیڤیتیە ئەگەر 3 ڕۆژیش دوا بکرێت کار لە دەستپێکردنی ئەکتیڤیتیەکەی دوای خۆی ناکات ئەکتیڤیتیەکەی دوای خۆی نەک کاتی گشتی پرۆژەکە فەرقی تۆتال فلۆت و فری فلۆت ئەوەیە فری فلۆت ڕەبتی بە ئەکتیڤیتیەکەی دوای خۆیەوە هەیە بەڵام تۆتال فلۆت ڕەبتی بە کاتی گشتی پرۆژەکەەوە هەیە ئێستا باسی کریتیکەڵ پاثەکەین بە شێوەیەکی ورتر وا دانین ئەمە پرۆژەیەکە ئەمانە ئەکتیڤیتی ناو پرۆژەکەن ئەم کۆمەڵ ئەکتیڤیتیەمان هەیە و ڕیلەیشنی نێوان ئەکتیڤیتیەکان بەم شێوەیەیە ئەم ڕیلەیشنانە ئێستا بڵێن ئەمە ئەکتیڤیتیەکەیە ئەمە پریدیسیسۆری ئەم ئەکتیڤیتیە واتە ئەکتیڤیتی A هیچ ئەکتیڤیتێکی لە پێشەوە نییە ئەکتیڤیتی B ئەکتیڤیتی A لە پێشەوە ئەکتیڤیتی C ئەکتیڤیتی A لە پێشەوەیە بەو شێوەیە ئەمەش دیوریشنەکانە دیوریشنی ئەکتیڤیتی A بەم شێوەیە 3 ڕۆژە دیوریشنی ئەکتیڤیتی B 4 ڕۆژە دیوریشنی ئەکتیڤیتی C 2 ڕۆژە ئەمە ئەتوانین بڵێن ئەکتیڤیتی و ریلەیشن و دیوریشنە کاتێک ئەمانەی کریتیکەڵ پاث بدۆزینەوە پرۆژەیەکی بچووکمان هەبێ بەم شێوەیە توانین پرۆژەکە بنووسین لە شێوەی تەیبڵێک بەم شێوەیە ناوی ئەکتیڤیتیەکان دیاری ئەکەین بەم شێوەیەش ڕیلەیشنەکانیان ئەم بابەتە من خۆم لە زانکۆ لە بابەتی لەوانەی پرۆگرامین خوێندومە بەڵام ئەکرێ لەوانەی مەنیجمنتیش خوێنرابێت هەر چۆنێک بێ کاتی ئێمە ئەم تەیبڵە دروست دەکەین بۆ پرۆژەیەک ئەمانەیە بەو شێوەیە بە شێوەیەکی دەستی کریتیکەڵ پاثەکە دیاریکەین ئەو کاتە زانین بەرنامەکەش چۆن ئیشەکات چەند ئەکتیڤیتیمان هەیە ئەوانە چوارگۆشەی لەم شێوەیە دروست دەکەین بۆ هەریەکەیان پاشان ئەم شتانە ئەنووسین لە ناو چوارگۆشەکە early start early finish later start later finish ئەمانە پێناسەکانی هەیە لەسەرەوە early start واتە ئەو ڕۆژەی کە ئەکتیڤیتیەکە دەست پێکات later start واتە چەند ڕۆژە توانێت تاخیر کرێت ینی بۆ سەرەتای دەستپێکردنی پرۆژەکە لە پێناسەکان هەمووی بە جوانی هەیە later start later finish ئێمە ئەوانە لێرە ئەنووسین هەروەها ناوی ئەکتیڤیتیەکان بەم شێوەیە یەکەم جار ئەنووسین بۆ نمونە ئەکتیڤیتی A ئەکتیڤیتی B ئەکتیڤیتی D کە چوارگۆشەکانی بۆ دروست دەکەین سەرەتا ئێمە بەس ئەمە پڕەکەینەوە ناوی ئەکتیڤیتیەکە دیوریشنەکەی ناوی ئەکتیڤیتیەکە دیوریشنەکەی بۆ هەمویان کە ئەو دوو شتەمان هەیە ئێمە ناوی ئەکتیڤیتیەکە و دیوریشنەکەی و ئەم سەهمەش تەعبیرە لە ڕیلەیشنەکە ئێستا تۆ وا دابنێ پرۆژەیەک لە جیاتی بە بەرنامەی پریماڤێرا شی بکەیتەوە پلانی بۆ بکەیت کریتیکەڵ پاث دەرکەیت بەدەستی ئەو ئیشە ئەکەیت پرۆژەکان ئەنووسین ڕیلەیشنەکانمان لەلایە ڕیلەیشنەکان چۆنە ئەکتیڤیتی B ئەو ئەکتیڤیتی کە لە پێشەوە ئەبێ ڕۆبات چییە ئەکتیڤیتی A واتە ئێمە سەرەتا ئەم چوارگۆشەیە ئەکەین
پاشان ئەکتیڤیتی A ئەنووسین و سەهمێکەکەین کە ئەکتیڤیتی B ئەبێ لە دوای ئێوە ڕووبات. ئەکتیڤیتی A ئەبێ چیتریش لە دوایەوە ڕووبات، ئەبێ ئەکتیڤیتی Cش لە دوای ئەوە ڕووبات. بەو شێوەیە. پاشان ئەکتیڤیتی B. ئەکتیڤیتی B ڕیلیشنەکانی چۆنە؟ ڕیلیشنی پریدیسۆرسەکەی ئەکتیڤیتی ئەیە، ڕیلیشنی دوای خۆی واتە خۆی ئەبێ پریدیسۆری چ ئەکتیڤیتیەک ئەبێ پریدیسۆری ئەکتیڤیتی D. بەم شێوەیە ئەگەر ئەمە یەک جار بەدەست بیکەن شتێکی زۆر ئاسانە، هیچ قورس نییە ئەمەی. پێم باشە سەرەتا ئەمە دروست بکەن، دواتر گوێ لەوەی شەرحی پەڕەکانی دواتر بگرن. هەموو ئەم تەیبڵەمان هەیە خۆمان، ئەمانە دروست بکەن. ئەم چارگۆشانە چەند ئەکتیڤیتیە؟ 1 2 3 4 5 6 7 8 ئەکتیڤیتیە. ئەوەنە چوارگۆشە دروست دەکەن، بەڵام شێوەی دروستکردنەکەی چۆنە؟ ئەبێ بزانن سەرەتا بێگومان لە ئەکتیڤیتی ئێوە دەست پێکرێت، بزانن ڕیلیشنەکان چۆنە. ئەکتیڤیتی ئەی چەند ئەکتیڤیتی لە دوایەوە دەست پێکات و ئەکتیڤیتی B چه ئەکتیڤیتێک لە دوایەوە دەست پێکات، ئەکتیڤیتی C چه ئەکتیڤیتێک لە دوایەوە دەست پێکات، ئەکتیڤیتی C دوو ئەکتیڤیتی لە دوایەوە دەست پێکات. بەم شێوەیە F و E ئەمە دروستکەن. ئێستا زۆر باشە بۆی بە جوانی لە کریتیکال پاث تێبگەین. پاشان چی ئەنووسین لە چوارگۆشەکان لە خانەکان؟ ڕۆژی دەستپێکردنەکە بێگومان لە سفرەوە دەست پێکات. سفر زایدی ئەم دیوریشنەیەکین کە لەناو ئەم خانەیە هەمان بۆ پێشتر کە لەم دیوریشنەوە هێناومانە، ئەمە زاید ئەمە ئەکەین و لەم خانەیە ئەینووسین. پاشان ئەمەی ئێرە ئەهێنینە یەکەم خانەی ئەوەی دوای خۆی، ئەگەر یەکدانە بێ ئەگەر هەرچەندانە بێ. لێرە ئەمەش زائیدی ئەمە یەکەین نەتیجەکە لێرە ئەنووسین، ئەمە زایدی ئەمەکەین نەتیجەکە لێرە ئەنووسین. و بەو شێوەیە بۆ هەموو ئەوانەی دوای خۆیان ئەمانەی ئەم ئێرە سەرجەمی ڕۆژەکانە ئەهێننە ئێرە تا ئێرە بە 5 ڕۆژ تەواو بێ، 5 ڕۆژەکە ئەهێننە ئێرە زائید 2 ڕۆژی ئەم ئەکتیڤیتیش یەکەین ئەوێ بە 7 ڕۆژ. لێرە شەروە تا ئێرە بە 5 ڕۆژ تەواو بێ، 5 ڕۆژەکە هێننە ئێرە زائید 1 ڕۆژی ئەم ئەکتیڤیتیش یەکەین ئەبێ بە 6 ڕۆژ. ئەمە ئێرەش 3 زائیدی 4 یەکەین ئەبێ بە 7 ڕۆژ، واتە تا ئێرە بە 7 ڕۆژ تەواو بێ لێرەوە هەتا ئێرە. بەم شێوەیە هەموویانەکەین. کاتێککە بۆ نمونە ئەم ئەکتیڤیتیە لە دوو شوێنەوە ئەتوانین بۆی بهێنین، ئەتوانین ڕۆژەکانی ئەمەی بۆ بهێنین تا ئێرە بە 6 ڕۆژ تەواو بێ، تا ئێرە بە 12 ڕۆژ تەواو بێ. ئێمە لەو کاتێک کە دوو ژمارەی جیاوازمان هەیە، کام ژمارەیە هێنین بۆ خانەی ئەکتیڤیتی دوای خۆی. ئەگەر لە ڕووی مەنتیقەوە بیری لێ بکەینەوە، مەرجی دەستپێکردنی ئەم ئەکتیڤیتیە، مەرجی تەواوبوونی ئەم ئەکتیڤیتیە لەگەڵ ئەم ئەکتیڤیتیە، ئەم ئەکتیڤیتیە دوای 6 ڕۆژ تەواو بێت. ئێمە دوای 6 ڕۆژ ئەتوانین دەست بکەین بەم ئەکتیڤیتیە؟ بێگومان نەخێر، لەبەر ئەوەی ئەبێ ئەم ئەکتیڤیتیەش تەواو بێ ئینجا ئەم ئەکتیڤیتیە دەست پێکات، واتە بێ هەردووکیان تەواو بووبن، واتە ئەبێ دوای 6 ڕۆژەکەش چاوەڕێ بکەین هەتا ئەم ئەکتیڤیتیە تەواو بێ، واتە دوای 12 ڕۆژ ئەتوانین ئەمە دەست پێ بکەین، کەواتە ئەم دوو ژمارەیە کامیان زۆرتر بوو ئەو ژمارەیان لەم خانەدا ئەنین. ئەگەر لە 3 ئەکتیڤیتی یان لە 2 ئەکتیڤیتی یان زیاتر لە 1 ئەکتیڤیتی ڕیلیشنی هەبوو لەگەڵ ئەکتیڤیتیەک لە دوای خۆی، کامیان زۆرترین ڕۆژ بوو ئەوەیاندا ئەنین. پاشان ئەم 12 زائید 4 ئەبێ بە 16. لێرەش بۆ ئەخیر ئەکتیڤیتی مەرجی
دەستپێکردنی ئەخیر ئەکتیڤیتی چییە؟ ئەوەیە کە ئەم ئەکتیڤیتی و ئەم ئەکتیڤیتیە تەواو بووبن. ئەم ئەکتیڤیتیە کە ئەکتیڤیتی ئێفە دوای 7 ڕۆژ تەواو ئەبێ، بەڵام ئێمە ئەبێ چاوەڕێ بکەین ئەم ئەکتیڤیتیەش تەواو بێ بۆی بتوانین ئەمە دەست پێ بکەین. واتە ئەم 7 ڕۆژە هیچ سوودێکی نییە کە دوای ئەمە کە ئەمە بە کاتێکی کەم تەواو بێ، چونکە ئێمە ئیلا ئەبێ چاوەڕێ بکەین ئەمەش تەواو بێ، واتە 16 ڕۆژەکە ئێمە لێرە دایانین. بەم شێوەیە ئەم چوارگۆشە ئەم خانانە پڕەکەینەوە. ئێستا بۆ دیاریکردنی کریتیکال پاث ئێمە چیەکەین؟ بۆ دیاریکردنی کریتیکال پاث سەرەتا تۆتال فلۆت و فری فلۆت ئەدۆزینەوە. تۆتال فلۆت و فری فلۆت چۆن ئەدۆزرێتەوە؟ پێویستە پرۆژەکە چۆن لێرەوە بڵێن کاتەکانمان حسابکرد بە پێچوانەشەوە کاتەکان حساب بکەین، بۆ ئەوەی بزانین هەر پرۆژێ هەر ئەکتیڤیتیەک چەندێک گاپی هەیە لە بەرنامەکە. لە ڕیلیشنەکان ئەگەر تێبین بڵێن ببوون چەندێک لاگی هەیە، ئەگەر تێبینیمان کردبێت ئەم ژمارەیە هەیە، ئەمە هەمان ئەو شتەیە کە ئێستا باسیەکەین. کاتێکە بڵێن ئەمە 16 زائد 3 کراوە بە 19، باشە 19 دائەنینەوە لەم خانەی خوارەوە، واتە ئەمە دائەنینەوە لەم خانەی خوارەوە کە پێڵێن latest finish. ئەمە early finishە، ئەمە latest finishە. دائەنینەوە لێرە زای دیوریشنەکەیەکەین، ببوورن ناقص دیوریشنەکەیەکەین ئەکاتە 16. پاشان ئەم 16ەیە لەم خانەیە دائەنین، 16 ناقص 4یەکەین ئەکاتەوە 12، واتە ئەمە هیچ لاگێکی نییە. ئەم بڵێن ئەکتیڤیتیە هیچ لاگێکی نادرێتە لە کاتی بەرنامەکەش، بەڵام ئەمە 16 ناقص 2 ئەکەین کە دیوریشنەکەی خۆیەتی ئەبێ بە 14 ڕۆژ. ئێستا باسێکین کە ئەم ژمارانە چی لێکەین. پاشان ئەم 14ەیە ئەخەینە ئێرە، ببوورن ئەم 14ەیە ناخێنە ئێرە لەبەر ئەوەی وەکو وتمان لێرە کاتێک کە ئەکتیڤیتیەک لە دوو شوێنەوە بڵێن حساب دوو ڕیلیشنی هەبێت، ئەگەر 6 و 12مان هەبێت 12 هەڵەبژێن لەبەرەوەی گەورەترە. کاتێککە بە پێچەوانەوە یینەوە بە پێچەوانەوە ئەم ئەکتیڤیتیە لە دوو شوێنەوە ڕیلیشنی هەبووە، لێرە 14 هەیە، لێرە 11 هەیە. ئێمە چێکین 11ەکە هەڵەبژێرین، لێرە بە پێچەوانەوە کەمەکە هەڵەبژێرین، 11 ناقسی 2 ئەکەین ئەکاتە 9. بەم شێوەیە هەموو ئەکتیڤیتیەکان حسابەکەین. لێرەوە ئەکتیڤیتی A لە دوو شوێنەوە latest starتی بۆ ئەڕوات کە پێڵێن latest start، ئەوان هەڵبژێرین کە کەمە. ئەم latest startە چی ئێستا گەر لەسەر ئەمە سەیری بکەین. ئەم ئەکتیڤیتیە خۆی دیوریشنەکەی 2 ڕۆژە. ئێمە ئەتوانین لە دوای ئەکتیڤیتی A کە ئەکتیڤیتی A دیوریشنەکەی 3 ڕۆژەواتە لە دوای 3 ڕۆژ دەست بکەین بە ئەکتیڤیتی C، 2 ڕۆژی ئەوێت کە تۆتەڵەکەی کات 5 ڕۆژ. بەڵام لەبەر ئەوەی ئەکتیڤیتیەکەی تر زیاتری پێچێت، واتە ئێمە ئەتوانین ئەگەر 9 ڕۆژیش ئەم ئەکتیڤیتیە دوا بکەوێت کار لە تۆتەڵ فلۆتی
ئیشەکەمان ناکات پرۆژەکەمان. ببورن 6 ڕۆژیش دوا بکەیت واتە بێ 9 بکەین 6 ڕۆژیش دوا بکەیت کار لە تۆتال فلۆتی پرۆژەکەمان ناکات. ئێستا با بزانین کە ئەمانەمان کرد سوودی چی بوو بۆی بە شێوەیەکی جوانتر. لێرە بۆ دیاریکردنی critical path و بۆ دیاریکردنی total float ئەبێ ئێمە چی بکەین؟ ئەم ژمارەیە earlier finish ناقص latest finish. earlier finish ناقص latest finish یەکەین هەر ژمارەیەک دەربچێت ئەوە total floaتی پرۆژەکەیە و هەر پاثێک هەموو total floatەکانی 0 بێت ئەو کاتە ئەو پاثە ئەڵێن ئەوە critical pathە. لێرە earlier finish و latest finish واتە ئەو فنشەی کە ئەگەر هیچ دواکەوتنێک نەبێ لە هیچ ئەکتیڤیتیەک earlier finishە ئەگەر چەند دواکەوتنێک هەبێ کە کار لە ئیشەکەش نەکات ئەوە latest finishە. لێرە هەردووکی هەمان ژمارەیە واتە 19 ناقص 19 ئەکاتە 0. لێرەش هەمان ژمارەیە 16 ناقص 16 ئەکاتە 0. بەڵام لێرە هەمان ژمارە نییە بێگومان ئێمە ناقصمان نییە لێرە نەتیجەی ناقص لەبەرەوەی ڕۆژە 16 ناقص 7 ئەکەین بەم شێوەیە ئەکاتە 9 واتە ئێمە لێرە تۆتەڵ فلۆتمان 9ە و بۆشمان دەرەکەوێت کە ئەمە لە کریتیکال پاثەکە نییە لەبەرەوەی 0 نییە و نرخی تۆتەڵ فلۆتەکەی 9ە. بەو شێوەیە هەمویان هەموو earlier finish و latest finishەکان حسابەکەین و تۆتەڵ فلۆتی لێ ئەدۆزینەوە و ئەمانەش کە 0 کردووە واتە ئەمە کریتیکال پاثەکەیە واتە ئەمە هیچ بە هیچ شێوەیەک مەجالی دواکەوتنیان نییە ئەم ئەکتیڤیتیانە هەر ڕۆژێک دوا بکەون هەموو پرۆژەکە کاتی پرۆژەکە کە 19 ڕۆژە ئەبێ بە 21 و زیادەکە. بەڵام ئەمانە ئەگەر ماوەی 6 ڕۆژیش دواکەوتنی تیا هەبێت ماوەی پرۆژەکە زیان ناکات. ئەمەش هەروە ئەمە ماوەی 9 ڕۆژیش دواکەوتنی تیا هەبێت ماوەی گشتی پرۆژەکە هەر بە 19 ڕۆژ ئەمێنێتەوە. ئێستا زانیمان کریتیکال پاث چییە و زانیمان تۆتەڵ فلۆت چییە؟ تۆتەڵ فلۆت ئەو ڕۆژانەیە کە ئەتوانین ئەو ئەکتیڤیتی تیا ئەنجام بدەین بەبێ ئەوەی کاتی گشتی پرۆژەکە زیان بکات کە خۆی دیوریشنەکەی 2 ڕۆژە بۆ نمونە ئەکتیڤیتیە بەڵام ئێمە ئەتوانین لەو ماوەیە لە 2 ڕۆژی یەکەم دووەم سێم بەو شێوەیە لەو ماوەیە ئەنجام بدەین. بۆ حسابکردنی تۆتەڵ فلۆت وتمان ئەمە ناقسی earlier finish ناقسی latest finishەکەین و هەروە ئەشتوانین بۆ حسابکردنی تۆتەڵ فلۆت هەر دووبارە earlier start ناقسی latest starتی بکەین واتە هەمان شتمان دەستگرێتەوە. بەڵام بۆ حسابکردنی free float چیەکەین؟ بۆ نمونە ئەگەر ئەم دوو ئەکتیڤیتیە وەرگرین ئەمە تۆتەڵ فلۆتی 6ە 5 ناقسی 11 یەکسانە بە 6 بڵێن ببورن 11 ناقسی 5 یەکسانە بە 6 9 ناقسی 3 هەر یەکسانە بە 6. بەڵام ئێمەمانەوێت فری فلۆت بدۆزینەوە. بۆ فری فلۆت چیەکەین؟ earlier start ئەم ئەکتیڤیتیان ناقسی earlier start ئەم ئەکتیڤیتیە ناقسی دووریشنەکەیەکەین بەم شێوەیە بۆ هەمویان. لێرە
5 ناقص 3 ناقص 2 یەکسانە بە 0. لێرە ئێرلێر ستارتی ئەم ئەکتیڤیتیە ناقسی ئێرلێر ستارتی ئەکتیڤیتیەکەی پێشخۆی ناقسی دیوریشنەکەش هەرەکاتەوە 0 بەو شێوەیە. واتە بۆ دیاریکردنی کریتیکال پاث ئێمە تۆتەڵ فلۆتەکە حسابەکەین کە یەکسان بێ بە 0. فری فلۆتەکە حساب ناکەین بۆ دیاریکردنی کریتیکال پاث، بەڵام فری فلۆت لە بەعزێ شوێن ئەکرێ یەکسان بێ بە تۆتەڵ فلۆت، بەڵام لە بەعزێ شوێن یەکسان نییە وەکو ئەم ئەکتیڤیتیە. وتمان فەرقەکەیان چیە فری فلۆت و تۆتەڵ فلۆت؟ فەرقیان ئەوەیە تۆتەڵ فلۆت ئەگەر ئێستا ئەم ئەکتیڤیتیە 6 ڕۆژ دوا بکەوێت کاتی گشتی پرۆژەکە هەر 19 ڕۆژە، بەڵام یەک ڕۆژیش دوا بکەوێت ئەم ئەکتیڤیتیە دوا ئەکەوێت، واتە فری فلۆت ڕەبتی بە ئەکتیڤیتیەکەی دوای خۆیەوە هەیە. تۆتەڵ فلۆت ڕەبتی بە کاتی گشتی پرۆژەکەەوە هەیە، واتە هەرچەند بۆ نمونە ئەگەر ئەم ئەکتیڤیتیە 9 ڕۆژیش دوا بکەوێت ئەکتیڤیتیەکەی دوای خۆی هیچ کێشەی نابێ، ئەم ئەکتیڤیتیە 6 ڕۆژیش دوا بکەوێت ئەم ئەکتیڤیتیە ئەم 16 ڕۆژە ناگۆڕێت، بەڵام ئەم ئەکتیڤیتیە ئەگەر یەک ڕۆژیش دوا بکەوێت ئەم 12 ڕۆژە ئەگۆڕێت. ببورن ئەم 6 ڕۆژە ئەگۆڕێت. هاوڕێیان ئەمە باسکردنی کریتیکال پاث بوو لەگەڵ تۆتەڵ فلۆت لەگەڵ فری فلۆت. ئەگەر پێم وابێ یەک نمونەی لەم شێوەیە یان چەند نمونەیەک بەدەستی خۆتان بکەن ئەم بابەتتان زۆر لە ئاسانە بێت. لێرە نمونەیەکی ترم داناوە، ئەگەر حەستان لێبوو خۆتان بەدەستی خۆتان بیکەن و کریتیکال پاثەکەی دیاریکەن، تۆتەڵ فلۆت و فری فلۆت دیاریکەن، زۆر باشە بێ و ئەشتوان ئەمەی پێشووتر دووبارەکەنەوە. هاوڕێیان ئەمە وانەی ئەمڕۆ بوو، پێم باش بوو ئەم شتانەتان بۆ باسکەم. لە وانەی داهاتوو هەموو قۆناغەکانی دروستکردنی پرۆژەیەکتان بۆ کورت دەکەمەوە بە شێوەی PDF دای ئەنێم بە وێنە و بەنووسین و کۆمەڵە داتاتان ئەیەمێ بتوانن پرۆژەیەکی پێ دروست بکەن بۆ خۆتان. هەموو قۆناغەکانتان بە شێوەیەک بۆ ئەنووسم بە ڕیزبەندی ئەو شتانەی کە زۆر گرنگە لە پرۆژەیەکی سادە هەبێت. و هەروەها باسی فلتەر ئەکەین لە بەرنامەی پریماڤێرا، فلتەر ئەتوانرێت چی پێ بکرێت لە بەرنامەکە. وانەی ئەمڕۆمان تەواو بوو، هیوادارم سوودتان لێ وەرگرتبێ و هیوادارم ئەو شتانەش کەوتمان بەدەستی خۆتان بیکەن بۆ ئەوەی زیاتر سوودی لێ وەرگرن. سوپاس.